أنا ئەوەی دەیبینم نۆ میلەت لەگەڵ ئێمە لە دوای وڵاتەکان بەڕێکەوت شەشیان بوونەتەوە ئێمە ماینەوە ئێمە ئەو کاتێ زۆر دەقسان چارەنووسی ئێمە وەکو حرەکەی تامیل و سریلانکا زۆر یەکتریان ئیتیهام دەکرد بە گەندەڵی بەڵام تامیلیەکان گەندەڵیەکان لە سەرەوان ساغ بوو لەبەرەوەی ئەوان دەوڵەتیان نەبوو تێک پێکشکان وەڵای ئێستاش من کزە لە جەرگم بۆ تێکە ئەو حرەکەی تامیل وەکو بێی ئومێدی میلەتێک بوو تێکشکا و ڕۆی چکە زۆر حەساسە ئەگەر میلەت دەوڵەتی نەبی غەڵەتەکان دێن معادلەکان دێن ئەوی دەخوا زیاتر ئێمە ئەو شەش میلەتە بوونە دەوڵەت ئێمە و حرەکەی تامیل تێکشە ئێمە لەو بینەی حرەکەی فەڵەستین پاڵپشتێکی زۆری هەیە قەزیەیەکە لە ئوموم متحیدە تۆمار کراوە ئێمە ئێستا وانی بۆیە زۆر گرنگە لێرە بەولاوە ئەگە هەتا ئێستا ئەوەی تاڵانی کردی ئەوەی دزی کردی ئەوەی ڕەخنەی گرتی ئەوەی هەرچی کردیە دەکرێت سافرەت حەکەم سافرەتی لێدا برین ئەنگۆک هەموو تشتان بر کاکە قەیدی ناکە ڕاستی لە بێ دەسەڵاتشە بەس لێرە بەولاوە تۆزێک ئیش لە بۆ کورد بکرێ بەو شێوازەی ڕابردوو نەکرایە ئەوەی جەماعەت باسییان کرد یعنی ڕەخنەی جوان بوو وەرە وەف دەستە بەغدا نازانی ئەوی پێشترێ چی کردوە یعنی ئەو گۆڕانکاریانەی کە ڕوویدایە وا لە ئێمە دەکا دیارە ئەوەی عاقڵماندا ئێستا هەست بۆ دەکا خۆشبەختانە حکوومەتی هەرێم و سەرکردەکانی کوردیش دیارەگەیشتنەوە قەناعەتەی کە زەواجی شەرعیمە ئەگەر قسەت بە ئەوروپیەکەی بکەین لەگەڵ عێراقا هەر زەواجێکی تر یان هەر کارێکی لە شێوەی زەواج لەگەڵ تورکیا و ئێران و لەکەین خەڵک بە ناشەرعی و بە ناشرین و بە خیانەت زەوجەمان وەسف دەکەن بۆیە وا چەکە ڕووی لێ بکەین ئەو کاری چییە یعنی ئەوە چ بوو هاتە پێش ئێمە دەنی ڕوو لە بەغدا بکەینەوە هەندێک گۆڕانکاری لە جیهانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناوەوەی عێراق و لە ناوەی کوردستان ڕوویدا لەو فەرقی ئەوەی لە جیهان ئەم بە کورتی زۆرە بەڵام زۆر کورتیەکەمە لە جیهان ڕاستی جارێکی تریش جەمسەرێک دێ پەیدا دەبتەوە دوو جەمسەریەکی جزئیە نەک کولی دێتەوە ئەگەر لەسەر ئاستی قاڕەژبی ئێمە لە قارەی ئاسیای لە کاتی جەنگی سارد و دوو جەمسەری دووبارە زۆر سیمای ئەساسیە بەڵام یەک لەوانە عیلاقەی بە کورتەیە ئیش بینەگوترێ تەسخیەت الجزء من ئەجل الكل لە دوو جەمسەری هەتا لە دوو جەمسەری کوردستانیش ئەو نەزەریە هەیە ئەگەر جوان تەمشاکەن جزء دەبنە تەسخیە لە پێناوی کورد میلەتانی بێدەوڵەت دەبنە تەسخیە لە پێناوی دەوڵەت هاتە سیراعی ئەوە دکتۆر شارەزای ئەوەی لەو تەمانی جەنگی سارد بوو دەیزانی ئەو میلەتانەی بێدەوڵەتن چەندە معاناتیان هەبوو کە بۆ یەک جەمسەری قانون دێ قانونی دووەنی دێ بەرز زۆر لە وەسعەتی باش دەبێت بەڵام ئێستا جارێکتر لە جیهاندا ئەوە سەر هەڵدەداتەوە وە دیاردەیەکیش دیاردەی ترامپیزم ڕاستی زۆر لە مەسلحەتی کورد نییە چونکە کە هاتە سەر ئیقتصاد بەبێ مەبادێ یان ئێوە تازە زۆر باسی معادلەی بینی ئەرێ ئیقتصاد لە پێش سیاسەت یان سیاسەت لە پێش ئیقتصاد لە ئەسڵدا لەناو باقی حیوانات ئیقتصاد لە پێش سیاسەت و مەبادی و هەرچی چیە معیدە لە پێش عەقڵە ئەو لە حیوان بەڵام لە ئینسان نابووە بیوانی بەڵام دەیەکا کە مەسئولیەتم لەسەر شانە دەوڵەت و کۆمەلگەی ئەمن ئیقتصاد لای من نیمە کەمێک مەبادیئی لەگەڵ بوو ئەوەی گلادستۆن ئەسڵ تەرحی کرد گوتی ئێمە دۆستایەتیمان هەتا سەری نییە و ناخۆشیمان هەتا سەری نییە بەڵکو مەسلحەت ڕاستی زۆر ئەفەندی گەورە هەرچی دەهاتوەی دەبوو بەڵام بەرجەستە نەبوو بەتاوی لە ترامپ بەرجەستە دەبی ئەوە لەبەرەوەی لەو معادلەیەش کورد زەعیفە ئەو مەسلحەتە گەورەی نییە بۆیە ئەگەر تەماشا بکەن ترامپ استقبالی هیچ سەرکردەیەکی کوردی نەکرد چونکە دایما لە ڕوانگەی ئیقتصادی دەیپرسێنەوە چ قازان جوانێت نەبوو چ بکە یعنی ئەو مۆزوع زۆر دوورترژە ئەو جاردەش کاریگەرە لەسەر هەرێمی کوردستان ئەگەر بینەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دووبارە سەرکردایەتی ئێمە بەوردی خوێندنەوەیکی چاکی هەم بۆ دەوڵەت چۆن باسی نەوتانکردنەی بوو بۆ لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ورد نەبوو ئەو نۆ پرۆژەیە چۆنە ئەو پێنج گەڵاڵەیە چەندە کەمێک لە قازانجی کوردە و معاملەیەکی کرد معاملەکە زۆر خراپ بوو پشتیوانی نێودەوڵەتی بە پشتیوانی ئیقلیمی گۆڕیوە چونکە پشتیوانی ئیقلیمی لە بۆ ئێمە تاکتیکە
پشتیوانی نێودەوڵەتی عومقێکی استراتیجی و قانونی نێودەوڵەتی هەیە باشترە. دیتمان تورکیا چ دەکات؟ تورکیا ئێستا ئەو شیعارەی تورکیا زۆر خەتەرەکە دەرێ یەک پارچەی خاچی سووریا، یەک پارچەی خاچی عێراق، یەک پارچەی خاچی ئێران بەشێکە لە یەک پارچەی خاچی تورکیا. دەبی تێبکەی. دوێنێ لە درێژکردنەوەی ئەو مەوڵەتەی لە بۆ چەیش لە دەرەوە دەرێ لە بۆ سووریا و عێراق، بەڵام لە ڕاستیەکەی لەسا هەر سێ هەرێمەکەی کوردستانە، کوردستانی باکوور، کوردستانی ڕۆژئاوا، کوردستانی خواروو یەک ئیشا بەڕێز پێدادێ کە ئەوان تاوابوو نۆرەی هەرێمی کوردستانی دێ بە تەفاسیل، یعنی چکە بە مستەنقەعی وەسف کردووە. شتی خەتەرتر هەیە لەو بارەی، لەبەرەوەی وەسعی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشمان زۆر باش نییە. لە ناوە خۆی عێراقیش ئیشێک ڕوویدا ڕاستی ئەمە زۆر حەولماندا، بۆ دکتۆر لێرێ ئەویش حەولیدا، پەرلەمانتارە حەولیاندا کە عێراق لە بەندی حەوت دەرنەچی، ئەگەر دەریشتی دەبی زۆر بە شروط و بە تەعاهودات دەرچی. ئەمە مەلەفێکی زۆر کامیلمان ئیشمان لەسەر کرد کە چ بکرێ، مەجالی چە هەیە بکەیت. ئیشیان نەکرد. ڕاستی سێ چار حیزبی ئەساسی کوردستانیش بەیانیان دەکردوتیان ڕۆژێکی زۆر تاریخی. ئەمە بەڵێیمان دەنیشین و وەیلاوی لە بۆ کورد، لەبەر ئەوەی سیادە گەڕاوە، یعنی تێک نەگەیشتینە لەو بابەتە تا ئێستاش هەموو لایەک زەرمان کرد. ئەوە لە سەئاستی عێراق یعنی بەسەریعی پێدانێت. لە سەئاستی هەرێمی کوردستانیش ریفراندۆمە کرا، ڕەنگە نیازی سەرکردایەتی کورد وەتەنیبی هەرچیاگی یعنی حەق خۆی فەقیرین ئەو چەند ساڵە لە ژێردەستی ویستی شتێک بکات لە بۆ دەوڵەت، بەڵام باسی ئەو ئیشی دەوڵەتی بە عملیەی دڵ و عملیەی وێش کرایە. دکتۆر ئەگە بە خراپی بیکە ڕاست نەخۆشەکە دەبی، ڕاستی نەخۆشەکە مرد. ئەجا هەرچیە ڕوویدا ئەوە با ئەو تەفاسیلەی باز نەکەی. کاتە کوردستانی پێش ریفراندۆم و کوردستانی دوای ریفراندۆم زۆر جیایە لە ڕووی قانونی. ڕەنگە کاک دانەلی ئەلەوەی تێک نەگەیشت، ئەمە زۆر حەولیشماندا، بەڵام بە ناوعشکەلێک داوە. پرسی کورد، پرسی قانونی کورد لە ئەمم متحیدە یان لە قانونی دووەلی تەقریر مەسیر نییە، یان دەمانتوانی بیکەین ئیش دەستکەین. پرسی کورد لێ وەکوێ دۆسیەکە پێی دەبێتە ڕێمیدیال سێشن، یعنی ئینفیساڵ العیلاجی. خۆ مستحقیمە نییە، بەڵام وا تۆمار کرایە، یان چکەین دەبابی ئیشی لەسەرکەین کە لەو مەلەفەی وەری چرخینە مەلەفی تەقریر مەسیر. ئەویشانە نەکرا چوونە ناو ئیشەکەی. وەڵحەسڵ ئەوەی دکتۆر باسی کرد و وەزعە کاتە پێش و حیدرا ڕاست دەکات، بەو شێوازە بەغدا بەسەرماندا زاڵ بوو. ئێستا خۆشبەختانە هەیئەتی ڕیاسی باش هاتەوە پێش، ڕئیس جەمهورە کوردە عادل عەبدولمەهدیان پێم وایە هەمومان متفقین پیاوەکی گونجاو و باشە، یعنی ڕئیسی پەرلەمانە باشە. کاتە مەجالی ئەوەی هەیە جارێکتر ئەمە ئیش لەسەر بکەینەوە، وەکوی دەرفەتە دووبارە هاتەوە پێش. من لەو خۆپیشاندانە ڕاستی هەندێک باش زۆریان پێ بوو. ڕاستی ئەمە لەلایەک بڕکمان پێخۆشە گەندەڵکاران زۆر سزا بکرێن، چ لە هەرێمی کوردستان چ لە بەڵام لەلایەش تریش ئێمە وامان بەسەر هاتەوە ئێستا. جاران هەر گۆڕانکاریێک لە جیهان و لە ئیقلیم و لە ناوەخۆ دەهات زۆر لە قەزەندی بوون. ئێستا هەر گۆڕانکاریێک بێ زۆر مەترسیان، دەبی ئەوەی ئێستا هەیە بیپارێزی. یعنی خۆپیشاندەران مەتاڵبی تریان هەبوو، دەستور بگۆڕدرێت، ئەو هەیکەلەی حکومەت بگۆڕدرێت، هێزی چەکدار جاجار پەنجەیان لە بۆ هەرێمی کوردستان زۆر مەترسیدار بووە. ئاگادار بین دەبی ئەوە وەزعەکە وایە. لەبەر ئەوەی دەبی لێرە بەولا ئێمە دەستێکمان لە بۆ هەرێمی کوردستان چاکسازی دەستێکمان پارێزگاری لەو وەزعەی بەغدادی ئەو هەیئە ڕیاسیە نەگۆڕدرێ. ئیشەکە وایە. ئەجا ئیش بکەیمەتی ڕزگاری لەسەرەتا باسی کرد. دەسە ئیشی ئەساسی بکەین، ڕاستی حەق وایە ئەو مەلەفانی کە لەو دوایێ هاتوونە پێش. ڕەوزەن دکتۆر مەجید باسی کرد بۆتی قەزیە هەیە 80 ساڵە. ئێمە ئەو قەزیە ئەسیلانە بجولێنی، نەک مەوزوعێکی نەو هاتە پێش زاڵ بۆ بەس باقی قەزیەکانی تر. زۆربەی وەفدەکانمان دەستنە بەغدایە لەبەر مەلەفی نەفت باس پێیان ناکرێ باسی پرسی مەجلیسی ئیتیحادی بکەن کە زۆر گرنگە لە بۆ هەرێمی کوردستان. پرسی سیستەمی تەوافقی بەقەت فیدرالی لە بۆ کوردستان گرنگە، چونکە ڤیتۆت دەبی. نیزامی تەوافقی نیزامێکی زۆر تایبەتە،
هۆرمۆن نەک ئەوەی خەڵکی مەهەر وها باسەکە ئەوەی لە چیکۆسلۆڤاکیا تەطبیق بوو ئەوەی لە قۆبرس ئەوەی لە لبنان زۆر ورد و باشە یعنی ئەگەر فیدرالیشمان دەدەنی ئەمە بە نیزامی تەوافق تعویزی فیدرالی زیاتریش دەکەینەوە و مەسەلەی مادەی 140 کە لە مادەی 142 ئەگە غەڵەت نەبم ڕەنگە جەماعەت لێرە شارەزابێ استیسنایەکی تێدایە مادەی قانونی ئیداری انتقالی دەهێڵتەوە مادەی 58 فەرعی ئەلف ئەگەر غەڵەت نەبم دەهێڵتەوە ئەویش چییە؟ دەرەوەی استیسنایە ئەوە ئیلغا ناکردەوە ئەوەیە ئەگەر عێراق یان سەرۆکوەزیران مادەی 145 بەچی نەکرا و ئیشی کەرکوچ بزن پەنا دەبات لە بۆ سەرۆکی نەتەوە یەکگرتوەکان کە بەڕێی من یەکجار زۆر باشە ئەمە هەموو بوعدەکانی کێشەی بینی هەرێم و بەغدا ئومەم متحیدە و دەستی نێودەوڵەتی ئەمەنە هەموو مەجای زۆر زۆر باشە ئەگەر بتوانین بەشەکە چاوەگەرانی کورپیان وایە ئێستا بەو وەزعی ئێستا جێبەجێکردنی مادەی 140 لە بەرژەوەندی کوردانە تەمانەوە ئەگەر هەروە دانیشی بۆ خەمساتی بە تاکید ئەگەر تو اختصاصت ئەو ئیشە نەبی لەوە چی دەین دکتۆرە بی ینی دکتۆر معنای خۆی هەیە اختصاصی لەو چی ئەگەنا ئیشەکەی دەمرێنی ڕاستین مادەی 140 وای بەسەر هەر تەفاسیلەکەی پێویست ناکردنە لەبەر دەستی خۆمان ینی خوای گەورە ناردمی بە کەیف خۆمان لەبەر دەستی خۆمان بوو ئێستا بای ئەوەندە ئیشمان نەکرد پێکهاتەکانی کردو بە کوردیشەوە لێمان ڕازی شنگار لێمان ڕام دیتم قایمقامی شنگال چۆوە خەڵک نەیهێشت مەخمور دەستەوە نایەوی کە ڕێنە و قساگە بینی خۆمان بی کە کوچیش ئێستا پێی خۆشە ئەمە نەچی دەزانی ئەوە چەند مەترسێکی گەورەیە ئێمە چمان هەیە هێز و دەباب و تەکنۆلۆجیامان هەیە یان دەبی ئەخلاق سیاسیمان هەیە دەبی بەس چاکە ببەرژینەوە لە بۆ هەموو لایەک وەبی ئەوان ئێمەیان ئەوە لەوەی ڕاست دەکات بەڵام ئەم خەڵش قشێ هەندێک وەکبرێ سەرکردەی کورد پێیان وابوو ئەو مەلەفانە تەسلیمی ئومەم متحیدە نەکرد چکە جارێک ئومەم متحیدە پێشنیار کڵاوشینەکان بنێنی ئەمە گەرەکمان پێخۆش ئەمە زۆر گەڕاستەمان کرد لەگەڵ دکتۆری و جەماعەت زۆر جار ئەمە لە یەکێکی پەرلەمانتاران مەجلیسە چی لێیە ئەو مەجلیسە هەمومان تێداینا زۆر تێگری دەکەین زۆرمان پێخۆش بوو یعنی خەتەکە لە بۆ دانرا وەکبرێ خەتی ئەمە ئەخەت و عێراقە و دەوڵەتە و دەتوانی F4 و F16 و تەکنۆلۆجیانی و ئێمە ناتوانین کەواتە ئەگەر ڕائیمە وایە ئەسڵەن عێراق منزوعەتە سیلاح وایە ئەمە زوو پێشنیاریەوەمان کرد هەم کوردستان هەم عێراق چەک نا پێشمەرگەمان هەبوایە نا عسکەری عێراقش هەبوایە ئومەم متحیدە و لە ژێر گوسایەی بی سنوورەکانیش لە بۆ تەپارێزنی میزانیەکی زۆریش لە بۆ دەگەڕاندانە و هیچ هەڕەشەتش لەولاشمان ئەوە زۆر باش بەڵام حیزبی کوردستان ڕوانگەکەی ڕاستی هەمومان ئەم خۆشمان ڕوانگەی زۆر کەسکات یەکسەر ئیشێکی وا گەورەدار ڕاست حاسبەی دەردەینی ئەوەی وەزم کاک نەوزاد باس لێک دەدات تۆ چەندی قازانجا لە غاز لە ئیخۆی لە چەکدار لە دوای لە خۆی چەندی قازانجا لەو ئیشەی بەو حیسابەی دەکاتە سیاسەتی ئیقلیمی و دەولی و قەراریش لەسەر دەست خۆش بێ مامۆستا ئێستا ڕاوسەرنج و گفتوگۆی ئامادەمان دەکەین مسئله